رۆژباش بینەران و بیستەرانی کوردستان 24 من هاژە غەفور لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباش. ئەمڕۆ دوا ڕۆژی هەفتەیە، بەڵام بە وزەوە دەست پێ بکەن لەگەڵ بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباش، چونکە هەمەڕەنگن، پەیوەندی بە ژیان و ژیانی ڕۆژانەی ئێمە هەیە، پەیوەندی بە تەندروستی هەریەک لە ئێمە هەیە. ئێمە ئەمڕۆ دوو تەوەرمان ئامادە کردووە. یەکێک لەوانە باس لەوە کەین کە چۆن بتوانین سیستمی خۆراکیمان ڕێک بخەین تا تەندروستێکی باشمان هەبێت. جگە لەوەش ئەزانین کە بەرەو وەرزی سەرما ئەڕۆین، بە تایبەت لە وەرزی پاییزە پەتا زۆرە، نەخۆشیەکان زۆرن، بۆی بتوانین چۆن خۆمان بپارێزین و چۆن ئەو جۆرە پەتایانە ژیاکەینەوە لە کۆرۆنا و مەترسی نەبێت یاخود تووشی دڵە ڕاوکێ نەبین. ئێمە بۆ مەبەستە کەسانی شارەزامان میوانداری کردووە بۆ ناو ستۆدیۆی ڕۆژباش. جگە لەوە ئەمڕۆ چەندین بابەتی دیکەمان هەیە، بابەتی هەمەڕەنگ هەر لە پاکێجەکان و ئینهاوسەکان و بابەتە هونەریەکانیش. سەرەتاش بە پاکێجێک دەست پێکەین کە باس لەوە کرێ خێزانەکان چۆن یەکتریان خۆش بوێت، چۆن بمێنەوە بەیەکەوە. دوو خێزان هەیە، جگە لەوەش ئەو خێزانانەی کە بەیەکەوەن هەمیشە هەوڵ ئەیان بۆی کە بتوان ژیانێکی باشتر و ئارامتر بۆ یەکتر بڕەخسێنن. لەگەڵەوەشدا هەمیشە پیاوان و ژنانیش هاوکاری یەکترەکەن تا بتوانن ئیشێکی باشتریان هەبێ. بۆیە جوتیارێک لە کۆمەڵگەی ئامێدی لە سنووری قەزای لە سنووری ئەو قەزایە چەندین جۆر بەرهەمی کشتتوکاڵی بەرهەمەهێنێت لە بازار ساغیانەکاتەوە. ئەو جوتیارە گەنجان هانەدات کە خۆیان پشت بە خۆیان ببەستن، هەوڵ بن بەرهەمی خۆیان هەبێت و دەست بەکاری کشتتوکاڵیش بکەن. جوتیارێکی سەرکەفتیە لە کۆمەڵگەها هێتیتێ. عەبدوڕەحمان خودانێژەمارەکە خانیên پلاستیکیên çandineye. Ew çendên curên fêqî û keskatî di nava van xaniyan da berhem dihênît. Ûşiya bi rengekî serkeftî jîn û jiyara xwe bi rêka çandinê bi dest vebînît. Abdurrahman ji bilî mandîbûna xwe ya rojane. Dixwazît giringiyeka zêdetir bi karê cutiyariyê bihête dan. Bi mebesta zêdekirina berhemê xûmalî. خودê daxwazî ne carek ev hezar cara min û xelkê xira got daxwazî me hemû dinyazan çi ye. Sîk ye, tişekê dînîne. Heke sîkê pîçekê welê neken felax neşît bike neşît bike. Daxtê min xiyara rîkê me dê çi carek dikem ev. Tovkê xiyara bi 130,000 bikirim. Ferdê 20 75,000 bikirim. Yani hezar masrafê dî û bi mala eyal vecî zehmetê û zobilkirînê hemiya. Bas sîkê me tişekî li hikûmetê nevêt. Hikûmet bas sîkê wextê derometê me çêl bît rezîl neket. Ev cutiyare zarokên xwe û gencan han didet ku bibine xwe diyê berhemê xwe yê xûmalî û bi keda destên xwe jiyana xwe peyda bikin. Ew bi rêka kurê xwe berhemê xwe yê rojane vet guhêzter nava bazarî da û difiroşît. Lê sererekên bûna bazarî paqijî û kwalîtiya berhemê wî taybetmendiyek di bazarî da peyda kiriye. برای بومی خو هم همیه دست خو برهمتینی هم حال دنجی همیه دست خو فروشین مدوید بهای که گنجویتر گیت دست خالکی نه دو سه دستا یعنی فایده دو سه جور لبیده کردن تشتی ما همیه پاکش خالق گلک حسیدیت چون که هم آواد بینن هم جهود بینن هنده جور گلک جور خالق تیدا پیش بو جایی وکی جایی دلوکر هرچند نها دمی درکتنا برهمی جوتیارانه لسنور دور آمیدیه. با آوایی که برچاف برهمی خمالی لبین کبرانو لسر جادان دهتا فروتن. و حولات جیجی با دست خستن و برهمی وان لجهن جدا جدا قصدافه دوری دیگن. بەڵێ هەروەکو لە سەرەتاوە باسم کرد کە ئەو تەوەرەی ئەمڕۆ هەڵمان بژاردۆ بۆیەوە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هەر یەکێکمانەوە هەیە.
بەتایبەت لەم وەرزەدا کە سیستمی خۆراکیمان زین چۆن ڕێکخین بەتایبەت ئێستا زۆرێک لە ئێمە هەوڵەیەن کە لە ڕێگی وەرزشکردن بێ یاخود سیستمی خۆراکی بێ بە کیتۆ بێ بە چەندین جۆرە و شێوازی تر بێ بتوانین سیستمێکی ڕێک و خواردنێکی باشمان هەبێت تا تەندروستێکی باشترمان هەبێت بۆ مەبەستە ئێمە میوانداری بەڕێز هێمن عەبدولخالقمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ پسپۆڕی هەیە لە بواری خۆراک و وەرزشکردنیش بەخێر هاتی کاکە من باشی تەندروستی چۆنە ئینشاءالله بە تۆ زۆر باش بیت بەو پێی کە خۆت پسپۆڕێکت لەوەیە کاکە من با یەکسەر لەوە دەست پێ بکەم چۆن بتوانین سیستمێکی باش ڕێک بخەین بۆی کە خواردنمان ڕێک بخەین و تەندروستێکی باشیشمان هەبێت بەڵێ پێشەچی ڕۆژباش بۆ هەموو بینەرانی کەی 24 و سوپاسیەوەی بەڕێزیش دەکەم بەخێراتی سیستەمی خۆراک زۆر پێویستە لە سات و هەڵێکی وادا کە بتوانین ڕێکی بخەین لەبەر بوونی پەتایەی کۆڕۆنەی ڤایرۆس هەتا ئێستا کە لە ناومان هەرماوە بۆ زۆر پێویستە بۆ ئێمە کە بتوانین خواردنێکی تەندروست بخۆین لە بارودۆخەکی وەکو ئەمڕۆدات و بێگومان وەرزی زستانەوە نزیک دەبێتەوە خۆراکمان دەبی بگۆڕینەوەی کە لە خواردنی هاوینە دەما خوارد دەبی بیگۆڕین چی بیخۆین و چی نەخۆین چۆن خۆراک ڕێک بێخین پێش هەموو شتێک دەبی ئیرادەمان هەبێت کە زۆر خواردنی بێسووتێ یاخود ناتەندروستێ دەبی ڕێکی بخەینەوە فڕێدین ئەوەش لەوانەیە بە هەموو کەس نەکرێت لەوانەیە زۆر لە بڵێن ئەوەی کە کێشیان هەیە بچنە لای دکتۆر لە یان مەناکە یاخود دەچنە وەڵە وەرزشیەکان ڕایەنەرەکان پێیان تەرێک دەکا بەڵام پێشەوەی بچنە لای دکتۆرە بڕێزەکان یان هۆڵەکان با خۆیان ئیرادەیەکی بەهێزیان هەبێت کە بتوانن خۆیان بپارێزن لە خواردنی ناتەندروست باشە و خواردنە ناتەندروستانە کامانەیە بەتایبەت تۆڵێ ببی گۆڕین بۆ ئەم وەرزە کامانە بێ بگۆڕین بە کامەیانی تا ڕادێک قورستر بێ یاخود سووکتر بێ و خواردنانە بەڵێ خۆتان چاک دەزانن لە بڵێن لە هاوینە ڕۆژ درێژترە پێویستمان بە خواردنی زیاتر دەبێت لە زستاندا پێویستیمان بە خواردنی کەمتر دەبێتن لەبەرەوەی ڕۆژ کورتترە و ساردە وە کەمتریش وزە سرف دەکەین خواردنە ناتەندروستەکان گەلک زۆرە ئەوەی کە زۆر باوە لە ناو ئێمە وەکو مەسەلەن بپسی و چیپس و ئەوانەی کە ڕۆژانە لە مارکێتەکان دەفرۆشێ و زۆر لە ئێمە بیرمالەوە نەکردێتەوە چەند کالۆری تایە ئەو شتانە بۆ نمونە چیپسێک یاخود بپسێک لەوانەیە 300 کالۆریت بداتێ ئەگەر ژدەمێکی تەواو بخۆی تەندروست بێ لەوانەیە 250 کالۆری بێ کەواتە فەرقەکی زۆری هەیە کە ڕۆژانە زۆر لە ئێمە زۆر شتی وامان خواردووە یان دەیخۆین کە هەر بیریشمان لێ نەکردەوە چەند کالۆری تایە و مهمترینش دەوەیە تۆ هەموو تاکێک دەبێ بزانێ هەتا چەند کالۆریت پێویستە لە ڕۆژێکە حەسەب ئیش و کاری خۆتە حەسەب جوولەی خۆتە و ئەسەب دێتەوە سەر دەور و پشت مەسەلەن هەتا چەند باری دەرونی تەواوە و یاخود تەواو نییە ئەوانە هەمووی دەبێتە هۆی سووتانی کالۆری باشە کاکێ من کەسێک کە وەرزشەکە پێویستەکە چ جۆرە خۆراکێک بخوات ئۆکەی بەنسبەت وەرزش کەس لەگەر کەس فەرقی هەیە بەزۆی کە بێ مەسەلەن کێشی دابەزێنێت ئەو بێگومان دەبێ خۆی لە چەوریەکان دوور خاتەوە یاخود لە گەنم یاخود لە ڕۆن لە شەکر و خواردنەوە گازیەکان بەیانیان دەتوانی هێلکە بخۆی بەبێ زەردێنە سپێنەکەی چایەکی سەوز دوو پارچە گوێز نیوەڕۆ مەسەلەن سینگەمریشکمان هەیە کەوانە هەمووی کاربیان کەمە کارب تاکە ڕێگایە بۆ سەرخستنی کێش ئەگە بێت و کارب کەم کێوە کێشت دادەبەزێ کارب لە چیایە لە برنجە بۆ نمونە لە پاستەیە سپایگەتی ئۆشتانە و لە گەرمایە زۆر لە شەکر و لەو شتانەش زۆری تایە و میوەش زۆر میوە هەیە کە کاربی زۆرە دەبی خۆشمە لەو میوانە پارێزین
زۆر کەسێ گوێم لێ بووە دەڵێن میوە باشە باشە بەڵێ منیش دەڵێن باشە بەڵام بە شێوەیەکی کەم ئایا تۆ پێویستە بیخۆ یاخود نە ئەو شتان هەموو پرسیاری لێ دەبێتەوە. باشە کاکە من کاتێک کەسێک ئێوە بۆ کێش دابەزاندن وەرزش ئەکا بەم شێوەیە خۆراکخوا بەڵام زۆر کەسیش هەیە وەرزش ئەکا بۆی لە شولارێکی ڕێکی هەبێ هەنێکیان زۆر لاوازن یانوێ ڕێک بن و هەنێکشیان یانوێت چەندین ماسوولکە و لە شولارێکی جوان و سەرنجڕاکێشیان هەبێت ئەمانە بە سیستمی خۆراکیان چۆن بێت؟ بەڵێ ڕۆژانە بڵێن ئافرەت پێویستی بە 2000 کالۆری هەیە پیا پێویستی بە 2500 هەیە ئەوەی کە بیاوێ ماسوولکە دروستکە بێگومان دەبی کالۆری زیاتر وەرگێ بەڵام دووبارە باستەوەی دەکەمەوە بە شێوەیەکی تەندروست نەکەرەوەی بڵێن هەموو شتێک کالۆری تایە کە دەیخۆی بەڵام ڕێژەکەی چەندە بۆ نمونە تۆ هێلکەیە دەخۆی کە کالۆریەکەی کەمە پرۆتینی زیاترە یاخود کە چەوری تیانە ئەوە زۆر باشە ئەوەی کە کێشی دادەبەزێنی دەبی زۆر ئاگاداری کارت بێت دەبی خۆی دوور بخاتەوە لەو شتانێک کە پێشتر باسم کرد و پێویستە ئیرادەیەکی بەهێزی هەبێ ئەگە ئیرادەیەکی بەهێزت نەبێت ناتوانانی کێش دابەزێنی بۆ ماسوولکە دروستکردنیش دووبارە دێتەوە سەر ئەو خۆراکانەی کە بۆ نمونە ماسیە گۆشتە گۆشتی سپیە بە تەواوکەرە خۆراکیەکان ئەوانەش دەبی بەکاربێنێت. باشە ئەکرێت کەسێک ژەمێکی تەواو تێر بخوات ئیتر لە چەوریەکان بێ پرۆتینەکان بێ کالۆری زۆر بێت بەڵام بڵێ دوایی ئەچم وەرزشەکەم ئەی سووتێنم ئەوە ئەنی ئەمە گونجاوە بۆ ئەو کەسە لە ڕووی تەندروستیەوە یاخود نابێت. ئەوە شتە زۆر کە زەو شتەی دەکاوە ڕاستی بەڵام من پێم باش نییە تۆ یەکەم شت دەبی سەیری خۆکەی بزانی هەتا چەند ڕاد لە خۆیە لە دزمی خۆتە من بمێ مەسەلەن بە دڵی خۆم هەموو ڕۆژێ بیخۆم و بڵێم دەیشتێنمەوە نەخێر جەستەی ئینسان فریای ئەوەندە ناکەوێتن بۆ نمونە من دەمەوێت خۆم لە شولارێکی جوانم هەبێ ڕۆژانە پێویستیم بە 2500 کالۆری 2500 زیاتر وەرناگرم زیاتر وەرگرم قەڵەو دەبم کەمتر وەرگرم لاواز دەبم ئەجە بۆیە ژەمەکان دەبی بجێرەی لاشەی خۆت بی ئایا پێویستت بە چەند کالۆری دەبێت لە ڕۆژێکە. باشە ئەگەر ئەو جۆرە خۆراکانە لەگەڵ وەرزش ڕێک نەخین ئەوە چ جیاوازێک لە جستەیە دروستەکە خود دەبێتە هۆی کێشەی تەندروستی دەبێتە زۆر کێشە بۆ نمونە هەیە مەسەلەن دێ ماسوولکەی دروستکاتن دەڵێ من پرۆتین زۆر بەکاردێنم من لەگەڵەوە دانیمە ئایا جسمی تۆ پێویستی بە چی هەیە ئایا بە پرۆتین تۆ ئایا هیچ فاسێکی پرۆتینیت کردووە ئایا پێویستی بە پرۆتین هەیە یان نە یاخود چەوری ناتوانانی لە خۆتەوە شتانە هەمووی فاسەیە دەتوانانی فاسەکان بکەی ئایا جسمت پێویستی بە چی هەیە بەڵام هەر بڵێن کە پێشترش باسم کرد دەتوانی دووبارە سەیری لاشەی خۆت کە هەر بە خۆت دەتوانی مامۆستای خۆت بی ئایا پێویستیت بە چی هەیە بۆ کێشدابەزاندن کار بەکان کەم دەکەینەوە بۆ سەرخەستن ناتوانین هەموونەوە ئاشتێک بخۆین دەبی خواردنی تەندروست وردە کێشمان بەسەر بێخین ئەو کاتە دەبی کاربی زیادکەین کار بزیاکەین. باشە کاکە من ئێستا گەنجان بە تایبەت زۆر سەریان کردوت سەر بەکارهێنانی پرۆتین ئەی خۆن و پرۆتین و چەندین دەرمانی ترە ئەمە تا چەند سوودیە گرنگە هەبێت لە کاتی وەرزشکردنە یاخودنە؟ بەڵێ گرنگە بۆ ئەوانێک کە بیانەوێ ماسوولکە دروستکانیان کێشیان بەسەر بێخن بۆچی لەبەرەوەی فریای لەوانەیە 8-9 ژەم نەکەون لە ڕۆژێکە هەمومان مەسەلەن ساحب ئیش و کارین فریا ناکەوین هەر ڕاکە بۆ خۆراک ناتوانین دەتوانین بە تەواوکەرە خۆراکیەکان بتوانین 8-9 ژەمەکەی ڕۆژەکە تەواو بکەین کە ئەوەی کە مەسەلەن کێشیشی نییە دێ بەسەری بێخی دووبارە پێویستی پێدەبێتن کە بتوانێ بڵێن کالۆریەکی زۆر وەرگێ ڕۆژانە بۆ بەسەرخستنی وەزن کەواتە بۆ ژن بێ پیاو بێ فەرق ناکە پرۆتینەکە بەکاری بێنێ پێویستەکە ناکە بەڵام بۆ ئافرەت ئایا جوڵەی ڕۆژانەی چەندە وەکو پێشتری ژاماژەم پێکرد کە ئەوەندە جوولەت نەبێت تۆ بچی بڵێ من پرۆتین وەردەگرم کێشم بەسەر دێخم لەگەڵەوە دانیمە دەبی بیسووتێنی بۆ نمونەگەر وتمان پێویستی بە 2000 بێ 2200 وەرگری لە ڕۆژێکە
زۆر باشە. ماوەی چەندێکیوێ خانمێک بتوانێت ینی ببێتە خاوەنی لە شولارێکی تەواو ڕێک و ماسوولکەیەکی باشی هەبێ ماوەی چەندێکە بێ بە بەردەوامی وەرزش بکات. وەرزش بەلای منەوە یعنی خۆشی و تەندروستی لەگەڵ ژیان تا بێ زۆر باشە، بەڵام هەیە دێتن مەسەلەن بە 3 مانگ بۆ 6 مانگ لە شولارێکی جوانی دەبێ و دوای واز لێ دێنی من لەگەڵەوە دانی خۆی لێتەوە وەک خۆی لەوانەیە لێبێتەوە، بەڵام ئەگەر ئەگەر لە خۆراکی خۆی بێ وەک خۆی لێ نایەتەوەکو پێشتر، بەڵام بێگومان ئەگەر تۆ وەرزش بە بەردەوامی بکەی لە شولارێکی توند و جوان و تەندروستت دەبێ. بەڵێ بۆ هیوای هەموو کەس تەندروست باش بێ. دوا ڕێنمایی تۆ چیە بە کورتی پێمان بڵێ بۆ هەموو ئەو کەسانی کایانەوێ سیستمی خۆراکی وەرزشیان ڕێک بخەن؟ ئۆکەی ڕێنمایی من 4 شتی سەرەکی هەیە کە خۆمان لێ بپارێزین، وەکو گەنم، شەکر، ڕۆن، خواردنەوە گازیەکان. بەڕاستی ئەو شتانە هەموو پێویستە بۆ جسمی ئینسان، لاشتەی ئەمە پێویستی بڵێ بە پرۆتینە، بە کاربە، بە فاتە، بە بڵێن کانزاکانە، مینیڕالز و بە ڤیتامینەکانە. ئەو شتانە بەڵام ئایا چۆن وەری دەگریت دەبی بە شێوەیەکی تەندروست و ڕێک و پێک وەری بگری. بۆیە لە خۆتانەوە مەسەلەن ئامۆژگاریمەوەی لە خۆتانەوە هەر شتێک گوتیان باشە نەیکەن. دکتۆری زۆر مەسەلەن پسپۆڕمان تایە دەتوان سەردانی دکتۆرەکان بکەن یاخود تۆڵە وەرزشیەکان دەتوان ڕێنماییان بدەینێ بۆ ئەوەی دوور بن لە نەخۆشی و دەتوانم بڵێم ناخۆشی. بەڵێ دەستخۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێستان کاک من عەبدولخالق کە ئەمڕۆ لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ ڕێنماییەکان و بۆ ئەو زانیاریانەی کە بە ئێمە بەخشی. زۆر سپاس. بەڵێ بابەتێکی سەرنجڕاکێشمان هەیە کە باز لە فلامینگۆکانی شاری وان ئەکەین لە باکووری کوردستان. دیمەنی سەرنجڕاکێشی ئەو فلامینگۆیانە کاتێک هەڵ ئەفڕن بە ئاسمانە و لەسەر دەریاچەکە ئەنیشنەوە دیمەنێکی زۆر ئەفسونایی و سەرنجڕاکێش دروستەکە. وای کردووە چەندین گەشتیار ڕابکێشێ بۆ ناوچەکە و ساڵانە گرنگی زیاتری پێ بدرێت، هەرچەندە ئەم فلامینگۆیانە لەگەڵ ساردبوونی وەرز یاخود گۆڕانی وەرزەکان دووبارە ئەڕۆنەوە بۆ ئەفریقای باکوور و لە وەرزی بەهار و هاویندا سەردانی وان ئەکەنەوە. بەڵام ئەوە وای نەکردووە کە ئەو ناوچەیە گەشتیارانی لێدا ببڕە و ئێستش با ببینین بزانین دیمەنی ئەو فلامینگۆیانە چۆنە و چ سەرکێشی و جوانێکیان هەیە. دیمەنی جوان و ئەفسوناوی فڕینی فلامینگۆکان بەسەر دەریاچەکەوە لە ناوچەی ئەرجیسی سەر بە پارێزگای وانی باکووری کوردستان بەرەو شوێنی گەشتیاری و پارک و شوێنی حەوانەوەی بردووە. ڕۆژانە دەیان گەشتیار بۆ بینینی دیمەنی فڕینی فلامینگۆکان سەردانی ئەو ناوچەیە دەکەن. شارەوانی ئەرجیس بڕیاری داوە چەندین پرۆژەی گەشتیاری لە دەوروبەری ئاوی دەریاچەکە دروست بکات. خۆشحاڵین بابوونی ئەم جوانیە لە شارۆچکەکەمان و چەند پرۆژێکمان ئامادە کردووە بۆ دروستکردنی پارک و شوێنی حەوانەوە لە شوێن نیشتنەوەی باڵندەکان. لێرە نزیکەی 230 جۆر باڵندە هەن، بۆیە دەکرێت گەشتارێکی زۆر ڕووی تێبکەن و ببێتە شوێنێکی گەشتیاری جوان. دیمەنی جوانی هەڵفڕینی باڵندە و هاتوچۆی ئاژەڵی کێوی لە کوێستان و بەرزاییەکانی باکووری کوردستان و تورکیا بوونەتە بەشێکی گرنگی کەرتی گەشتیاری و هەروەها هۆکارێک بۆ ڕاکێشانی هەزاران گەشتیار بۆ ناوچەکانیان. بەرپرسانی ئیداری و گەشتیاری پارێزگای وانی باکووری کوردستانیش دەیانەوێت لەگەڵ جوانی خۆرسکانی شارەکەیان چەندین پرۆژەی ناوازە لەو سنوورە جێبەجێ بکەن. فلامینگۆکان بە درێژایی وەرزی بەهار و هاوین لە کەناراوەکانی دەریاچەی وانی باکووری کوردستان دەمێننەوە و دواتر لەگەڵ دابەزینی پلەی گەرما و هاتنی وەرزی سارد و زستان بەرەو کیشوەری ئەفریقا کۆچ دەکەن. لە ماوەی مانەوەی فلامینگۆکان لە ئاوی دەریاچەکاندا باڵندە و زیندەوەرەکانی دیکە دەبنە سەرچاوەی خۆراکی فلامینگۆکان. بەڵێ ئەوە دیمەنی دڵڕفێنی ئەو فلامینگۆیانە بوون کە لە دەریاچەکانی نزیکوان بینیمان و چەند دیمەنێکی جوانی هەبوو. ئەوەی کردبوو کە چەندین گەشتیار بتوانن یاخود سەرنجیان ڕاکێشێ و بچنە ئەو ناوچەیە تا دیمەنی دڵڕفێنی فلامینگۆکان ببینن. هەرچەنە بینین کە هەندێک فلامینگۆ ئێستا لە باخچەی ئاژەڵانی هەولێریش هەیە کە دیمەنێکی جوانیان هەیە و ئاکات
جوڵەیان و هەڵفڕینیان بەو دەریاچانە وای کردووە گەشتیارێکی زۆر ڕابکێشێ بۆ ئەو ناوچانەی کە فلامینگۆکانی لێبێت. بەڵێ هەروەک لە سەرەتاوە باسم کرد کە ئەمڕۆ دووتەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردبوون لە پرۆگرامەکە، ئەویش کە یەکێکیان باسمان کرد لە سیستمی خۆراک و وەرزشکردنمان. جگەلەوە لەگەڵ دەستپێکردنی وەرزی سارد و سەرما بە تایبەت پاییز ئێمە زۆر جار بەهۆی سەرما و گەرماوە وامان لەیەکە لەشمان تەشەنوچ بکات یاخود نەخۆش بکەوین، بەڵام ئەمە واکات ترس یاخود دوودڵیمان لا دروست بێ بۆی کە بترسین لەوەی کۆرۆنا بێت یاخود هەر ڤایرۆسێکی تر بێت. بەڵام ئێمە ئەمڕۆ بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە میوانداری بە ڕێزێکمان کردووە دکتۆرە چنار کە لێرە لە ستودیۆ لەگەڵمانە بێ. دکتۆرە بەخێر هاتی، چۆنی تەندروستی چۆنە؟ باشی بەخێر هاتی، فەرمۆ. دکتۆر یەکسەر بەوە دەست پێم تەندروستی چۆنە لەگەڵ پاییزە یەکسەر جەو گۆڕاوە هەمێوەمانە هەر تۆزێک بپژبینیام کۆکی دەڵێن کۆرۆنایە. ئێستا هەم پەتای وەرزی هەیە هەمیش کۆرۆنایەکە هەر بەردەوام بە جارێک کۆتایی نەهاتیە. جا لەبەرەوە خەڵک تووشی دڵڕاوچی دەبێت تۆزێک هەتا ئەوانەی مەسەلەن سەرمابوونەکە یان لەوانەیە حساسیەکە هەبێت ئێستاش ئەو وەرزە حساسیە ناوی زۆرە تووشی دڵڕاوچێت دەکە هەروە دەزانی کۆرۆنای، بەڵام بە پێچەوانەشەوە هەندێک کەس هەیە ئەسڵان کۆرۆنایەتی بەدڵی خۆی دەداتەوە نا سەرمان بووە نا ئەوە حساسێ ینی نا ئەوها بترسێ و نەشتەکە زۆر بەکەمی بە ئاسانی ژوێ کەواتە تۆ بۆمان ڕوون بکەرەوە چۆن بتوانین پەتاوەرزیەکە جیاکەینەوە لە کۆرۆنا. بەڵێ پەتای وەرزی خۆی هەموو وەرزە هەموو ساڵێک کە دێ پاییز و زستان هەم سەرمابوون هەیە هەم ئینفلەوەنزای عادی زیاد دەکات. سەرمابوون نیشانەکانی تۆ لەشت ئازاری نابێ، بەڵام هەست دەکەی ئازارەکەیکە هەش بێ زۆر کەمە، ئاو لە لوتت دێ قورگت تۆزێک دێشی چەند ڕۆژێک و باش دەبی. ئینفلەوەنزاش هەیە کە ئینفلەوەنزا ئەنواعی زۆرە کۆرۆنانێ لە ئینفلەوەنزاش بە هەمان شێوە، بەڵام تۆزێک ئازاری لەگەڵە تۆزێک تای لەگەڵە، بەڵام وەکو ئەوەی کۆرۆنە نیە، ئەوەی کۆرۆنا ئازارەکانی زیاترە تایەکەی زیاترە، لەوانەیە ئەو لوت پشمین و شتانە کەمتر بی لەوەی لە پەتاوەرزیەکان، بەڵام نیشانە سەرچێکە نیشانە گشتیەکانی زیاترە. باشە گۆڕانکاری بەسرایەت بۆ نمونە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ینی ئەو نیشانانەی کۆرۆنا کە هەیە لە کەسێکی ترا بە شێوازێکتر بێ و هەستی پێنەکا بڵێنە ئەمە شێوازە گشتیەکەیەتی منەوە منیە و پەتایەکی وەرزیە درەنگ بچێ بۆ چارەسەرکردن. بەڵێ ئەوانەی کە ئەوە بە سوکی دەیانگرن هەتا درەنگ چوونەکەش ئەوەندە کاریان لێ ناکات لەوانەیە خۆی باشبی. کۆرۆناشە و زۆر کەسێ ئێستا کە فەحسی ئیمیۆن ئەنتیبادی دەکەی IgG دەردەچێت کە پەتاکەی گرتووە ئەسڵ نەیزانیوە زۆر زۆر بە سوکی گرتیتی، بەڵام هەشەنا بە قورسی دەیگری. هەموو ئێمە ڕێنماییمان وایە هەر کەسێک کە لەو کاتەدا پەتای وەرزی بیت ئەوەی گوتم حساسیت بێ یان کۆرۆنا بێ نابی شخصەکە بەخۆی ناتوانێت زیای کاتەوە، ئەگەر فەحسیشی بۆ خۆی نەکرد نەیتوانێت بچی پشکنینیش بکە با هەر هەستی کرد شتێک هەیە خۆی لە خەڵک دوور کاتەوە. ئەگە کۆرۆناژ نەبێ زەرری نەکردو، ئەگە کۆرۆناژ بێ هەم خۆت دەپارێزی هەمیش وە ناکەیت و ببێ سەبەبە کە خەڵکی دیکە لێت بگرنەوە. باشە دکتۆرە کاتێک کەسێک کۆرۆنا ئەگرێت چ کاریگەریەکی بێ لەسەر پەتاکە یاخود لەسەر نەخۆشیێکی تری بۆ نمونە مەناعەیەکی باشتر پیا ئاکات کە کۆرۆنا دەگری مەناعەکەی بۆ کۆرۆنا تۆزێک پیا دەکات بەس ئەگەر نابۆ نانە حەقی لەسەر نەخۆشی دیکە نییە، بەڵام بەڵام تاوەکو ئێستا لەبەرەوە کۆرۆنا نەخۆشێکی نوێیە نازانن کە ئەو بەرگری لەشت دروست دەبێت تا چەند دەمێنێتەوە، بەڵام ئەوەی کە زۆر لەسەری ئەوەن بڕیاردراوە کە لەوانەیە هەر تا 3 مانگ بەرگری لەشت بپارێزێت 3 تا 6 ینی وان نییە بۆ نمونە وەکو کە منداڵ مێکوتە دەگریتەوە ئەوە دەمێنێت لەشی ئەوە ڤایرۆسەکە لەبەرەوەی ئەنواعی زۆرە زۆر زۆری هەیە تۆ یەکێکیان دەگرت خزمەکەی تری دەگریەوە، وەکو ئینفلەوەنزاش بە هەمان شێوە ڤایرەسە، بەڵام کە زۆرێک دەگری ساڵانە هەر توش دەبی، ئەگەر وابە بەرگریەکی تەواو دروست کردبە هیچی تر تووشی ئینفلەوەنزاش نەدەبووی. باشە دکتۆرە باس لەوە ئەکرێ ئەڵێ ئەگەر ئەنفلۆنزا بگرین یاخود هەر پەتایەکتر لەم وەرزەیە تا ڕادەیەک بەرگریمان زۆرترە بێ بۆ کۆرۆنا، ئەمە تا چەند ڕاستە ئەم قسانەکە باس ئەکرێن؟ لەوانەیە یەک لە مەسەلەن هەندێک زۆری ئەوانە هەموو هەتا ئێستا وەکو گوتم
لەسەری ڕسێرچ و شتیوا کرایە بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتینە بڕیار باسمەکە نەخۆشێکی نوێیە بەڵام دەڵێن کە ئەوانەی ئینفلەوەنزا زۆرگرتی خاستن ئەوانەی کە زۆر بەتوندی دەیگرن ئینفلەوەنزاش وەکو خزمێکی کۆرۆنایە لەوانەیە لە جسمت شانەکانی شانیانەی بەرگری و خانەکان بیناسنەوە شتێک لە مێمەریەکان لە زاکیریان دروست دەکەن کە تووشی ئەو نەخۆشیە بووی کە کۆرۆناژ دێ لەبەرەوەی خزمیتی تۆزێک مایانێکیان لەگەڵی هەیە دەتوانێت تەعاملی لەگەر بکەن بۆیە من سەرنجمدایە خۆم یەک لەوانم کە زۆر بەخراپی پەتای وەرزی دەگرم ساڵانە ئەم ساڵ پێشماوەیەک هەندێک نیشانەی زۆر سووکم هەبوو ئەسڵەن خۆم هەستم پێ نەکرد بەڵام وەکو گوتم خۆم جیا کردەوە جا نازانم کۆرۆنا بوویاننا بەڵام هەندێک کە تامم نەما بۆ نمونەمە گوتیان لەوانەیە کۆرۆنابی ئەمە لەو کاتیا تێستکردن دەریاخات کە کۆرۆنا هەندێک جار شەرنێت تێستەکەش دەریکە جا بۆیە دەڵێ ئەگەر هەر نیشانەکەت هەبوو بۆ ئەوی خەڵک بپارێزی باشترە خۆت دوورکەوە باشتر لەوانەیە من تەحملی دەکەم ئەوی تر نەخۆشی دڵی هەیە شێرپەنجەی هەیە زۆر شتی دیکەوی تەحملی بەرگری ئەو نەخۆشە نەگری جا بۆ من بمە سەبەبی ئەوەی کە ژیانی ئەو کەسە لەدەست بدەم چەندی پێت دەکرێنی هەتا با خەڵک نەترسێن لەوانەیە ئێستا پەتای وەرزی زۆرە بەڵام هەر پەتایەکی وەرزیان گرت هەر پشمینەک هەر قورکێشانێک هەر شتێک کە نیشانەکەی تۆزێک لە کۆرۆنا نزیکە ڕزایان لێ دەکەین خۆیان لە خەڵک دوورکەونەوە یان هەر هیچ زەوی ماسک ببەستن وە نەکەن ببنە سەبەبی ئەوەی کە چەند کەسێکی کە تووشیان ببی باشە دکتۆرە ینی خەڵک تا چەند هۆشیاری هەیە لەسەر ئەم بابەتە کە لەم وەرزە ئایا پێی وایە کەەوە کۆرۆنا بە خۆی پارێزیا خودنا ئەنفلۆنزایەکی گرتووە ئەتیادیە ڕاتە دەرەوە و تێکەڵی خەڵکە بێت وڵی بە هۆشیاری ینی خەڵک لەگە خەڵک دەگۆڕێ هەیە زیاد لە حد هۆشیارە و ناکە خەڵک لی بگرنەوە هەشە بە پێچەوانەوە ئەسەن لەوانێ دەزانی کۆرۆناشی هەیە بەڵام ئەو قەناعەتەی نییە کە ئەو دەبێتە سەبەبیەکە توژبوونی کەسەکی تر و ژیانی لە مەترسیدا دەکاتە مەترسی بۆیە تێکەڵ خەڵک دەبی جارەجان مام وایە ئەوی پێمان دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی خەڵک لە یەکتر دوورکەونەوە زەروری نەبوو زۆر تێکەڵ نەبی لە کاتی فەرمانبەرەکان کە دەچنە دەوامیان کە قوتابخانەش دەکرێتەوە مامۆستا لەگە قوتابیەکان وا بکەن ئەوەندە کۆنتاکت نزیک نەبن لە یەکتری ماوە هەبێ بەلای کەم مەترێک و نیو 2 مەتر لە یەکتری دوور بن هەتاوەکو ئەگەر یەکێک تۆزێک بە خەفیفیش گرتووی نەبێتە سەبەب بەڵام شتێکی تر هەیە پێم خۆشە نازانم تۆ باسی دەکەیانە من وەکو خۆم پسپۆری نەشتەرگەریم ینی خۆم اختصاسەکەم ئەوە نییە کە چارەسەری کۆرۆنا بکەم بەڵام ئێمە ئێستا کۆرۆنا نەخۆشیەکە چوتە ناو هەموو بوارەکانی ژیان بەڵێ ئێمە ئێستا کە پسپۆری نەشتەرگەرین ئەوەی کە سەرنجمای ڕاکێشایە ئەو پەتایە لە زۆر کەس وای لێ کردو کە شتی زۆر گرنگ لە لەشیان پشتگوێ بخەن لەبەر کۆرۆنا جا بابەتێکیشم لە گۆڤارێک بڵاو کردەوە کۆرۆناوەمان لێ نەکات کە نەخۆشیەکانی ترمان لەبیر بچێتەوە بۆ نمونە من کە لەسەر شێرپەنجە ئیش دەکەم بە تایبەتی شێرپەنجەی مەمک و مانجی ئۆکتۆبەریش کەوا دێت مانجی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە لە هەموو جیهان جات کام وایە بە تایبەتی خانمان وانەکەن ترس و دڵەڕاوچی کۆرۆنە و مەشغولیان بە بابەتی کۆرۆنەوایان لێ بکە کە خۆیان پشتگوێ بخەن بە تایبەتی پشکنینی مەمک کە ئێمە پێیان دەڵێ ماگانە لەگەڵ سووری ماگانە خۆیان لە ماڵەوە پشکنین بکەن یان هەر شتێکی هەبوو سەردان بکەن من لە ماوەی ئەو ماوەیە ئەوەی سەرنجی داما وەکو گوتم پێشتر من لە 2008ەوە پسپۆری نەشتەرگەریم لەو کاتەوە بەرپرسی سنتەری بەرپرسی کۆنتڕۆلی شێرپەنجەم لە وەزارەتی تەندروستی ئەوەی ئەو نەخۆشانی داهاتنە لامانەی ساڵانە جارێک 2000 نەخۆشم دەدیت کە لە ستێج 4 بوو واتە شێرپەنجەکەی گەیشتوتە قۆناغێک کە دوا قۆناغیتی کۆنتڕۆل ناکرێت کۆنتڕۆلکردنی زەحمەتە دوانی برێن بەڵام ئەی ساڵی نەخۆشێک دوو نەخۆش ئەوەی سەرنجمدا لەو ماوەیە کە لە کۆرۆنا بە تایبەتی دوای کەرەنتین لە ماوەی مانگێک 4 نەخۆشم بینی 4 نەخۆش لە نەخۆشەکانم چیان هەبوو نی شێرپەنجەی مەمکیان هەبوو پشتگوێیان خست بوو بڵاو بۆ لە جیانیان یەکێکیان لە پشتی بچوو ناو ئێسخانەکانی یەک لۆ ناو جگەری یەک بۆ مێشکی ینی زۆر ئەمە هەوکاریەوەی کە زیاتر بیریان لەوە کردوتەوە کە خۆیان پارێزن لە کۆرۆنا بیریان لەوە نەکرێتەوە چۆن تەندروستیان پارێزن یەکیان گوتی لەبەر کەرەنتین نەم دەتوانی بێمێژیان دەگوت دەترسان بێمە ئەوەی کە کۆرۆنا هەبوو گوتم لە ناو نەخۆشخانەکانیان لە یادەکان بیگرم ینی سەبەبەکەی ئەوە بوو کۆرۆنا و شتێکی تریش هەیە گرەیم لە سۆشال میدیاکانە زیاتر بابەتەکانیان کردە سەر کۆرۆنا ینی وایان کردووە شتی تریان لەبیر بچی بەڵام ئێستا بەو دوایە باشترە ینی
بوارەکانی تری ژیانیش باز دەکرێت جاتکە بۆ نمونە ئێستا مانجی ئۆکتۆبەرە داوام لە هەموو کەناڵەکان هەیە چۆن مانشێت هەیە و لە نێوان بابەتەکان باسی کۆرۆنا دەکرێت باسی خۆپارێزی بە نووسین بەوتە هیوادارین بۆ شێرپەنجەی مەمکیش بە هەمان شێوە لە بەرەوەی مانگی ئۆکتۆبەرە هەر هیچ نەبێ کورتە ڤیددیۆیەک یان هەندێک نووسین خۆپاراستن چۆنێتی پشکنین ئێوە هیچتان کردووە تا بتوان ئەو کۆنتاکتە دروستکەنەوە هۆشیاری زیاتر بڵاوکەنەوە لەگەڵ چەند کۆمپانیایەکیش بڕیاریاندا سپۆنسەرمان بکەن لە وەزارەتی تەندروستی کە لەو مانگە ئەمە پێشتر خۆمان کاری مەیدانیمان دەکرد دەچینە گوندەکان کۆبوونەوەمان بەژنان دەکرد و باسمان دەکرد بەڵام وەکو گوتم ئێستا ئەو دوورکەوتنەوە کۆمەڵایەتیە و لە ترسی پەتای کۆرۆنا ناتوانین ئەو شتانە بکەین دەمانەوێت لە ڕێگای سوۆشال میدیایەکانەوە لێ ڕێگەی تەلەڤیزیۆنەکان و میدیا بەگشتی بۆ نمونە داواکارم لە خانمە بەناوبانگەکانی کوردستان میکەپ ئارتستێکی بەناوبانگە هونەرمەندێکی بەناوبانگە کە خەڵک زۆر فۆلۆیان دەکات لە ئینستاگرام لە فێسبوک ئەوانە ڕۆژانە بابەتێک باسکەن هانی ژنان بدەن کە بچن خۆیان پشکنین بکەن بۆ مەمکەن هەبوو بابێن سەردان بکەن عیبی تێدا نییە ڕێژەی توشبوون شێرپەنجە بەتایبەت لای خانمان زیادی کردووە بەهۆی ئەم سەردەمەی ڤایرۆسی کۆرۆناوە یاخود هەر بە هەمان شێوەی جاران لەوانەیە ڕێژەکە زیاتری نەکرد بەڵام ئەوەی ئەمن دەڵێم ئەو ڕێژەیە زیادی کردێ کە نەخۆشەکە لە قۆناغێکی پێشکەوتونە قۆناغە پێشکەوتەکان پێشتر زۆر کەم بوو خەڵک وشیار بوو سوۆشەل میدیا دەورێکی زۆر کاریگەری هەوە بەتایبەتی لە شێرپەنجەی مەمک زۆر هانی خەڵکیان دەدا چۆن پشکنین بکەن و ئێمەش بە خۆمان ئەو کارە مەیدانیانەمان دەکرد بەڵام کۆرۆنا وای کرد بیرمان بەس بەرەو کۆرۆنا بڕواشتی تر لە یاد بکەین کەواتە بێ هاوڵاتیان چۆن هۆشیاریوایان هەبێ کە بەردەوام چاودێری تەندروستی خۆیان بکەن نەک تەنها فۆکەس بخەنە سەر کۆرۆنا بەڵێ بۆ نمونە ئەگەر کۆرۆنا خۆی ئەگەر ئەوەندە بیری لێ بکەیەوە سترێسێک لە جانە دروست ئەو سترێسە وات دەکات تووشی نەخۆشی بی لەوانەیە سەبەبی تووشی شێرپەنجەش بی بەتایبەتی بۆ نمونە باسم کرد شێرپەنجەی مەمەک سترێس هۆرمۆنی ئیسترۆژین زیاد دەکات بەرەوەی کۆرتیزۆن کە لەگەڵ سترێسەوە زیاد دەبی یەک لە هۆکارەکانە جاتکایە ئەوەندە سترێسە نەبی و هەر کاتێکیش هەستیان بە هەر شتێک کرد بیریان بەرەو بۆ نمونە سکیان دێشی کۆرۆنەیە ناوان نەخۆشت ئەهمالکەی ینی لەوانەیە سەبەب بە چیتکە هەبی زوو سەردانی پزیشک بکە بە هەر نەخۆشێک شەر نییە بۆ نمونە زیادبوونی پەستانی خوێنە نەخۆشی دڵە ینی زۆر لە شتە میهمەکان لە بوارە میهمەکان نەخۆشە میهمەکان پشتگوێ خران لەبەر کۆرۆنا زۆر کەسم بینیوە جەڵتەی لێدایەتە درەنگ نانزانیە وەڵا ئەوە کۆرۆنایە تێکیدایە جاتە پێ وایە کە سترێسی و دڵەڕاوکەی توش بوون لە ئەگەری کۆرۆناواکات ئەو کەسە تووشی ئەو حاڵەتانە بە یاخود نەخۆش لەوانێت کە سترێس یەک لە هۆکارەکانە ئەوەندەش بترسی لە کۆرانە لەوانەیە بتە هۆکارێک بۆ توشبوون بە شێرپەنجە بە پێی و ئەزمونی ئەم ماوەیەت کە بینیوتە نەخۆشەکان هاتون سەردانیان کردووی تا چەند کاریگەری هەبوو یاخود خەڵک تا چەند هۆشیار بوو لەبارەی کۆرۆنا و هەموو نەخۆشیەکانی دیکەوە خەڵک لەبارەی کۆرۆنا وەکو گوتم دوو بەشە هەیە وشارەکەی زۆر باشە زۆر سوودمەندە هەشە ئەوەندە دڵەڕاوچەی هەیە زیاد لە پێویستە هەشە ناوەڵە هاتووتە لام یەک لە بۆ نمونەیەک وەکو نوکتەیەکیش باسی بکەم نەخۆشێک جارێک هاتە لام ماسکی نەبەستوو منیش پێم گوت هەم نۆ خۆم هەم بۆ تۆش ماسکەکە ببەستە ئینجا وەرە ژوورەوە مێردەکەی لەگەڵی بە دکتۆرە ئەوە فشەیە دیعاەیە شتیوانیە شتەکەیان گەورە کردیە نابی دکتۆرە ئەوەندە بترسێت تو زۆر دەترسی تو بابە ترس نییە هەم ڕێنمایت دەکەم هەمیش خۆت بپارێزە لەوانێ ئەمن وەرم گرتی بدەمە تو باسی دەکرد شتیوانیە پاش ماوەیە گەستە لەو ماوانە بیستم خزمێکیان هاتە لام گوتی نەخۆشەکە وەزعی زۆر خراپە خێزانی خۆی ینی لە مردن گەڕاوە خەریک بوو لە بەشی چاودێری چڕیش بوو ینی وا ئەهمالیان کرد شتەکەی ئەوە خێزانی بووە زەحیەی ئەو وەزعی ئەوەش دەرەنجامی ناهۆشیاری یانیش باوەڕ پێنەبوون بە پەتایەکە جاتکە هەموو خەڵک بە باوەڕیان هەبێ پەتایەکی ئەو پەتای هەیە پەتایەکە لەوانەیە زۆر کوشن دەبی لەوانەش زۆر بە ئاسانی تێپەڕی و هەستیشی پێنەکەی هیوادارم خەڵک بە گرنگی وەریگرن بەڵام نابێتە هۆی هیچ نەخۆشیێکی لەبەر ئەوەی دکتۆرە ئەزانین ئەمڕۆ ڕۆژی گیانی بە ساڵاتوانە بە هیوای تەمەندرێژی بۆ هەموو ئەو کەسانی کە بە تەمەن و لە ناومانن لە خەزانەکانمانان لای ئەوان کۆرۆنا چۆن بوو یاخود ئەوەی تۆ بینیت ئەوان ترسیان چۆنە بۆ کۆرۆنا بە تایبەت کەسانی بە ساڵاچوو وەمە ترسی چۆنە بۆ سەر ئەوان
بەساڵاتچوەکان ئەگەر بیگرن لەوانەیە لە خەڵکی تر بە تونتر دایانگری لە بەرەوەی هەم بەرگری لەشیان کەمترە هەم بەساڵاتچوەکانیش نەخۆشی درێژخایانیان هەیە زۆربەی بەساڵاتچوەیان ئەوە پستانی خۆینە نەخۆشی شەکرەیە جا ئەگەر بیگرن بە تونتر دەیگرن ئەوانیش بە هەمان شێوە هەیەە زۆر وشیارە زۆر ئاگاداری خۆیتی هەتا کەس هەبووە بیستیتم نایڵی منداڵەکانی خۆی ئەوانەی خاستن هەیە منداڵی زۆر سەرقاڵە لە دەرەوەی ئیش دەکا پێیان دڵێ ئەوەندە سەردانم مەکەن باخۆم بپارێزم تووشی نەخۆشەکە نەبم بەڵام بە پێشانەوەشە هەیە ئەسڵەن منداڵەکانی کوڕ و کچەکانی ئەوەندە بیر لیان ناکەنەوە کە ئەگەر دایشیان باوکی توش بێت لەوانەیە توش زۆر بە خراپە بیگرن بەڵکو لەگەڵ خۆیان دەیان بن بۆ دەرچوون و سەیرانگەکان جاتکایە دەبێت چاودێریێکی زۆر تاوانیان بکرێت چەندی بکرێت لەیان دوورکەوینەوە ئەوەندە نزیکیان نەبی هەتا دایک و باوک ئەزیزە لە لامان بەڵام نابێ ئەوەندە وا بکەین مەسەرەن بۆ نمونە من پزیشکم بەڵێ زۆر خەڵک دەبینم لەوانەیە کۆنتاکتم زۆر بێن لەگە نەخۆشەکان بەرکەوتە دەبم ئەوەندە سەردانیان بکەم نەخۆشیان بۆ دەگوازم لەوانەیە بۆ خۆم ئەوان خۆیان پاراستووە لە ماڵەوە بەڵام ئەگەر ئێمە بۆیان بەرین بە تایبەتی پزیشکەکان ئەوەی بستومە زۆریان باز دەکە هەیە ئەنە دەڵێ چەند مانگێکە سەردانی دایک و باوکم نەکردێ لە ترسی ئەوەی کە نەخۆشیان بۆ نەبم هیوادارم خەڵکیش بە هەمان شێوە بیرکاتەوە دەبێت زۆر چاودێریان بکەین لەبەرەوەی ئەوان ئەگەر بیگرن وەکو ئێمە نین باشە دکتۆرە ئەگەر پێمان بڵێ بۆ نمونە کەسانێکان نەخۆشییان هەیە نەخۆشی درێژخایان بە یاخود نەخۆشیێکی دیکە بێ لەو کاتەیە کۆرۆنا تەسیری زیاترە بێ یاخود بە قورسترەی گرێ یاخود مەترسیەکانی چۆنە بێت بەڵێ ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە گەر بیگرن زۆربەی ڕێژەی مردنەکانیش لەوانە دەبێت کە نەخۆشیی تریان هەیە لەگەر کۆرۆنا بۆ نمونە شەکرە زۆر چارەسەریەکانی کۆرۆناژ لەوانەیە ڕێژەی شەکر زیاد دەکا هەشر شەکرەی نەبووە لەگەڵ چارەسەری دەڵێن و سترێسی کۆرۆنا تووشی شەکرەی کردیە جا بۆیە ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە چەندی خۆیان بپارێزن باشترە بەڵێ زۆر سپاس دکتۆرە چنار سنجاوی کە لەگەڵمان بووی بەخێر هاتی زۆر سپاس بۆ ڕێنمایەکان بۆ زانیاریانەوەی بە ئێمە باشی زۆر سپاس بەڵێ بابەتێکی دیکەمان ئامادەیە کە باس لەوەکەین کێڵگەی بەرهەمێنانی ماسی لە هاتای لە وڵاتی تورکایە کە لەسەر ڕووبەری 13 زەوی بەرهەمەهێنرێن ئەم ماسیانە جگەلەوەی کە دیمەنێکی جوانە بەخشێ بە ناوچەکە و پێداویستی ناوخۆش بڕکاتەوە هەندێک جار پێداویستی دەریشەوە ئەنێردرێتە دەرەوە با بەیەکەوە بیبینین بزانین بەرهەمی ئەو جوتیارانە یاخود ئەو کەسانی کە بە ئەو ماسی ئەنێرنە دەرەوە چۆنە و چۆن بە خەویانەکەن. دابینکردنی ئەم ئاوی ئەم پرۆژەیە کە لە ڕێی بەنداوێکەوەی لەسەر ئەرکی خۆمان دروستمان کردووە لە ڕێی بارانەوە ئەم توانیمان چەند حەوزێکی لێ دروستکەین لێرە بۆ داهاتوو احتیمالە هەیە زیاتریشی بکەین. ئەم جۆرە ماسیە ماسی کاربە ئەم کاربە کە بۆ هەڵکەوتی شوێنەکە بێ بۆ مەنتیقەی چەمچەماڵ ماسێکی باشە. داهاتەکەشی ئەمە بۆ ناوخۆیە بۆ سلێمانی و بۆ چواردەوری سلێمانی بە ئەیفرۆشینەوە. ئێمە کرێکاری ئەم حەوزەی ماسین پێویستە کاتژمێر 6 بەیانی عالەفیان پێ بدەین. نزیکەی 30,000 ماسیمان هەیە. کێشیان لە نێوان 9 کیلۆ بۆ 600 گرام دەبێت. کاتێک دەگەنە چیلۆ و چیلۆ نیوەیەک دەیان فرۆشین.
بەڵێ ببورن ئەمەش هەر تایبەت بوو بە ماسی بەڵام بە شێوازێکی تر بوو ئێستا ئەچینە سەر ئەو بابەتەی دیکە کە باس لە ماسیەکانی شاری هاتایەکەین لە تورکیا و بینەریە بین بزانین چۆن ئەو ماسیانە دیمەنێکی جوانیان بەخشیوە لەگەڵەوەشدا بەرهەمی ناوخۆ و دەریشەوە پڕەکەنەوە. غالب بێچەری هاوڵاتیەکی تەمەن 54 ساڵە ماوەی 5 ساڵە لە ناوەڕاستی کەلگەیەکی پەموو لەسەر ڕووبەری 13 دۆنم زەوی کەلگەیەکی بەخێوکردن و بەرەمهێنانی ماسی جوانکاری و ڕازاندنەوەی دروست کردووە. 200,000 کاپەسیتەم var. بە هەوڵ و ماندیبوونێکی زۆرم پرۆژەیەمان بنیادناوە لە ڕاستیدا چەند کەسێک هاوکاری کردین لەناو ئەم کێڵگەیەدا چەندین جۆری ماسی هەن هەر لە منداڵیەوە حەزم لە بەخێوکردنی ماسیە. بەرهەمی کێڵگەی بەخێوکردن و بەرەمهێنانی ماسی جوانکاری لە هاتای پێداویستی تورکیا پڕدەکاتەوە. بەشێک لە بەرهەمەکەیشی هەناردەی بازارەکانی جیهان دەکرێت. نرخی هەر جۆرێک لە ماسیەکان لە بازاردا جیاوازە و لەگەڵەوەشدا خواستێکی زۆریان لەسرە. کێڵگەی بەرەمهێنانی ماسی تایبەت بە جوانکاری و ڕازاندنەوە لە ناوڕاستی دەشتی ئامیک لە هاتای دروستکراوە. کێڵگەکە لەسەر ڕووبەری 13 دۆنم زەوی بنیادنراوە. ڕۆژانە چەند جۆرێک لە ماسی تایبەت بە جوانکاری و ڕازاندنەوە دەخاتە بازارەکانەوە. بەڵێ ئەمەش بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباش بوو کە پێشکەشم کردن بەو هیواین هەمیشە تەندروستێکی باش ژیانێکی ئاسوودە و پڕوزەتان هەبێ تا ڕۆژی شەمە بەیەکتر شادەبینەوە هەر شاد بن و کامران بن.